بە هەزاران شوێنکەوتوانی ئاینی هندوسی لە پەرستگایەکی شاری ماثۆرا لە باکووری هندستان ئاهەنگی هۆرانگایان گێڕا وەک بەشێک لە ئاهەنگەکانی هولی. ژنەکان جلوبەرجی پیاوەکانیان دائەدڕی و وەک بەشێک لە نریتی ئەو بۆنەیەش بە جلوبەرگەکانی خۆیان لیانەدەن. ئەمڕۆ ئاهەنگەکانی هارانگا کە لە جیهاندا بە ناوی برا گەورەی خواوەند کریشنەوە ناسراوە، نەریتێکی کۆنە و هەموو ساڵێک پڕ لە ژیانە. لە ئاهەنگەکەدا 2100 کیلۆگرام پەڕەی گوڵ و هەروەها 2100 کیلۆگرامی هاڕاوەی ڕەنگ و 5100 کیلۆگرام گوڵی ڕەنگا و ڕەنگی بۆن خۆشمان بەکارهێناوە. لە پەرستگای مەهاراجا ئاپۆرایەکی بێوێنە و ئامادەبووان بە ڕەنگ و ئاڵواڵای جۆرا و جۆرەوە و دڕاندنی جلوبەرجی هولی لە نێو سەما و گۆرانی وتنەوە. ئەم ئاهەنگە نەریتیە لە باڵداماوە کەوتۆتەوە کە برا گەورەی خواوەندی هندۆسەکان کریشنا بووە. وەک داستانەکە دەڵێت لەو ڕۆژەدا کریشنا وەک هولی ڕۆڵی گێراوە لەگەڵ باڕامادا. لە زۆربەی گوند و شارەکانەوە پیاوان دێنە ئاهەنگەکەوە و ئەو گۆرانیانە دەڵێن کە سەرنجی خانمان بۆ لای خۆیان ڕاکێشن. ژنەکانیش جلوبەرگە دراوەکانی پیاوەکان دەپۆشن و هەر بەوەش لیانەدەن. ئەو ڕێکارەی کە ژنەکان بەرگی پیاوەکان دادەدڕن و دەیکەنە شێوەیەک لە قامچی و لێیان دەدەن، ئەوە هێمەیەکە بۆ دەربڕینی خۆشەویستی بۆ یەکتری لە ناو دانیشتوانی ناوچەکەدا. شتی وەهام لە هیچ شوێنێکی دنیا نەبینیوە و چێژی زۆرم لێبینی. لەگەڵ کەمبوونەوەی حاڵەتەکانی پەتاکە لە هندستانیش ئاهەنگەکان پرجۆش و خرۆشتر دەرەکەون. لە چاو 2 ساڵی ڕابردووی ڕێگریەکانی کۆڤید-19 یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا